ئێمە لە دوای شەڕی ناوخۆ و پێشی شەڕی ناوخۆش بەداخەوە جیاکاریانە هەر هەبووە. ئەو کاتێک کە ئێران و تورکیا هاتن دێگەڵیان بۆ دانان، دێگەڵە لەویا دانرا بەشێکی ئەولا بۆ پارتی کە لەلایەنی تورکیا و بەشێکی ئەم لەش بۆ یەکێتی. ئەمە حەقیقەتێکە. جا ئێتیش لێرەی شاهاتون بەڕاستیەکەی بۆ خۆیان لەسەر ئەو داهاتەی کە هەیە ڕێکەوتون. داهاتەکەیش لە حەقیقەتە لەبەرەوەی بە ناعەدالەتی و بە شێوەیەکی ئەوە بۆ حیزب و بۆ حکومەت نییە. لە حەقیقەتە ئەوە هۆکارەکەیەتی کە میلەتی داما و ئەوە 30 ساڵە زیاتر ئەبێ باج بدات. وڵا بە نسبەت بردمانی ئێرانە و تورکیا بەداخەوە ئەوە نەبوونی ئەوەیە کە حکومەتێکمان نییە. هۆکارەکەی ئەوەیە چکە ئەگەر وڵاتێک سیادەی هەبێ حکومەتی هەبێ لە حەقیقەتە ئێران چۆن ئەتوانێت یا تورکیا چۆن ئەتوانێت سیادەی ئەو وڵاتە ببەزێنێ. ئەوە هۆکارێکە هەرچەنە لەوانەیە لە هەندێک حاڵەتیشا بڵێ کاکە بیانوێکی هەیە، بەڵام هۆکارەکەی وەکە تۆ حکومەتێکردنی و حکومەتی عێراقیش لە ڕاستیا وەکو بەناو حکومەتە ئەویش پێم وایە لە عێراقا ئەمڕۆکە هیچ حکومەتێکی یاسایی یا حکومەتێکی دەستوری یا حکومەتێکی مەدەنیمان نییە بەڕاستی ئەوە هۆکارەکەیەتی. مەسەلەی خزمەت گوزاری پێنجوێنیش لە ڕاستیا پێنجوێن یەکێک لەو شتانەی کە خزمەت گوزاریەکانی زۆر کەمەوە چەند ساڵە ڕاوەستاوە لە هەنێ شوێنێک لێو لێرە ناکرێت. ئەوە 8 ساڵە تەنها ڕێگەی باشماق کە داهاتێکی گەورەی لێ فراهەمیەت و لێ دەسەکەوێ بەڕاستیەوە بۆ 8 ساڵە چێ دەلعان ئیشی لێیەکەن هێشتا تەواو نەبووە. ئەمە هەمووی کەم تەرخەمی خۆیانە و خەمساردیانە لە ڕاستیا. من بە حەقیقەت ئەیگێڕمەوە بۆ ئەوەی کە لە حەقیقەتە نەعەدالەتێکی حیزبایەتیەکە هەیە، نەبوونی حکومەتێکە لە هەرێمی کوردستانە بەناو حکومەتێک هەیە. بۆ نمونە سەرۆکی حکومەتی ئەم لا کاک قوبادە، سەرۆکی حکومەتی ئەو لا کاک مەسرورە، لەبەرەوە ئەوانیش هەر یەکەیان هەوڵەدا لە زۆنی خۆیان ئیش بکات. ئەم زۆنێ ئەم لایش بە حەقیقەت بە جۆرێک لە جۆرەکان پشتگوێ خراوە. وڵای ئەمەوە شوێنێکی وەکو پێنجوێن سەیری کە دوو مەرجی زۆر گەورەی تیا ئەگەر سەیری داهاتەکەی کەی بە چاو ڕۆژەکان و خزمەت گوزاریەکەی زۆری فەرقە. داهاتی مەرجی باشماق لە یەک مانگە 141 ملیار دینارە. سەیری ئەو داهاتە بەرزە و ئەو خزمەت گوزاری بە پێنجوێن کراوە. ئەم هەموو لوەریە ئەم هەموو داهاتە بەسەر مەرجی بەسەر پێنجوێنە ئەڕوات. هیچ خزمەت گوزارێکی بۆ نەکراوت. ماوەتەوە چی ساڵانە نەوتەکەشمان نادەنێ بە 100,000 دینار ئەمان دەنێ. 100,000 دینار کابراخۆ بیشی بادە ئەمریکا هەرەونەی بۆکات. ئەمە پێفرۆشتنەوەیە پێدانیش نییە. ینی ناوچەیەکی وەکو 50 ساڵی بارەکە نزمترین ئاستی پلەی سەرمای تۆمار کردووە. شوێنێکی وەک پێنجوێن لانی کەم 4 بەرمیلی پێویستە ساڵانە. حکومەتی هەرێم 1 بەرمیلی بۆ نێرێ ساڵێک جاری وایە بە 2 ساڵی جارێک بەرمیلێکی بۆ نێرێ. ئەم بەرمیلێ ئەگەر باوەڕکە وەکو عەتریش بەکاری بێنێر وەک عەتر بەشی مانگێک دەکا. بەرمیلێ نەوت چییە بۆ شوێنێکی وەکو پێنجوێن لە چاو ئەو هەموو داهاتە. ینی حەقوایە تەواوی هەرێمی کوردستان ناوچەکانی تر شار و شارۆچەکانی تر هەمووی بێتە سەر جادە. ئێمە تەنیا شتێک هەمانە لەم هەرێمان نەوتە، ئەویش بۆ میلەتەکەی نییە، بۆ فرۆشتنە. فەرقێکی زۆری هەیە ئەگەڕێتەوە سەر دەسەڵاتدارەکان، سەر مەسئولەکان. یعنی لەولا خزمەتی میلەتەکەی خۆی پێکا لەگەڵ دزیەکەش خزمەتی پێکا لەملا ئەوەی پێ ناکرێ بەس زیەکەیەکا لەملا خزمەتی پێ ناکات. ئەملا بۆتە پاشکۆی ئەو لە کاک. بردومانەکانی ئێران پەیوەندیەکی سیاسیەوە، پەیوەندی بە حیزبە کوردیەکانەوەی، پەیوەندی بە بێدەسەڵاتی و چۆنەڵێ ئەمانیش بوون بە پیاوی دوو حیزب کاک. وڵاتی ئێمە تازە خەریکە لە دەستمان دەرەچی. وڵاتمان بۆ بە وڵاتی تورکیا و ئێران بارەزی خۆی بردومانەکە خەڵک لە ناوە بە چۆنە بێشتیوە. عێراق خەریکە لە دەست دەرەچێ. پەیوەندی بۆ حیزبانەوە کە ئەلەساس ئێرانیەت بە ئارەزی خۆی لیا قەسفەکات، قەسفی حیزبە کوردیە ڕۆژهەڵاتیەکان باکووریەکان نەکات، ئەوی تر بە ئارەزی خۆی. یعنی بەڕاستی وڵاتە بۆ بە وڵاتێکی دوو وڵاتی دراوسەی دوژمنمان کە بە درێژایی مێژوو قەسمانەکەن، بۆمبارانمانەکەن. هیچ لایەنێک نییە، هیچ هەڵوێستێک نییە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتەوە کە بەر بە مینە بگرێت بەم بردومانانە یان لە ئاسی نێودەوڵەتیە پێویستە بەر بەم بردومانانە بگیرێت.